کاک شوان چۆنی؟ باش کاک شوان باشی زۆر سوپاس. وەزەتان کۆ بەغدا چۆنە؟ وەڵا بەغدا باشە. گەرمە؟ وەڵا فێنکە. لۆچی لای ئێمە نییە، لە سوید زۆر ساردە. سوید ساردە بەس ئێرە باڵی فێرن گوانی بەهاریە بەهاری. براکەم خۆزگەم بە خۆتان بەسەرێک خەڵک لە ئەوروپا کۆچەکە لە وەختانە بەس لەو شوێنی گەرم. بەهەرحاڵ کاک شوان هەندە پرسیارمان هەیە جوابمان دەیە و سوپاست دەکەین. وەڵا چی جەنابەت؟ من ناوم قادر نادرە. بەڵێ کاک شوان وەڵا دوو مەسوولی پارتی لە بەغدای هەندە شتخڕ بوویتەوە پێمان خۆش بووە چەندم ئەوەتە یعنی باشم چ قوڕی چێ بکەم لەسەر پارتی هەنووسی سەرچاوان تو ویژدانتان وەڵی شوان لەسەر بڵاو دەکەم ئەوەتە گوڵی لۆ فرێدای ماتا نەیزانیە دوای ئەو دەرە سەرچاوان کورە کاکە عەیبە کورە چاوی من عەیبە بە شەرەف عەیبە کورە مەسعود بارزانی و مەسرور بارزانی ئەو پیاوانە چی هەیتە هاو قەتعی کرد کورە کاک شوان بە قوربان کورە چاوەکەم لەچ دەترسی ئەتو لەنا ئەو هەموودا شەی بەغدای دەسوڕێەوە نەترسی لە تەلەفۆنێک دەترسی بە قوربان عەیبکە بە جددیمە یعنی شۆک دایگرتم باشە لەو بڕی دەمەخ و قسەی خۆشمان دەکرد هاوڕێیان ئەوە ناندە دەنگ و شتمان لە یەکتر نارد جێلک شوان کاک شوان باوا بڵێن نەچەندە لە ئەدەبی ڕۆژنامەگەری ئەو کاک و ماپەکانە نییە سەرۆک وەزیرانە لە قەبی سیاسی خۆ بەرپرسی پارتی لە بەغدا شوان تەها محەممەدە تەلەفۆنمان کرد ئەڵێ قەتع بووە بەس بەخۆتان دیتتان قەتع بوو یان قەتعی کرد فەرمەوە دەنگەکەم لۆ بەجێشتە بزانە چۆن جوابی دایتەوە کاک شوان بە قوربان کورە چاوەکەم لەچ دەترسی ئەچ لەنا ئەو هەموودا شەی بەغدای دەسوڕێەوە نەترسی لە تەلەفۆنێک دەترسی بە قوربان عەیبکە بە جددیمە یعنی شۆک دایگرتم باشە لەو بڕی دەمەخ و قسەی خۆشمان دەکرد ئەوەی جواب دایتەوە تۆ ڕێک ببوورە باشی برا ئەحواڵت برا تەلەفۆنەکە قەتع بووە من لە بەغدای وەکو باست کرد بەسم تێنە من جەنابەت ناناسم سڵاوت کرد سڵاوم جواب دایەوە بە تەلەفۆنەکە بسرا بەس دەترسی ناترسی تۆ چی بترسیم لەسەر چ بترسێم مۆزوعی ترسیە سبابەتێک باس کرای تا بترسێم تۆ من ناناسی کاکە جەمی جەنابەت ناناسم یعنی ئەوە نییە بڵێم کە ناناسمانی بتعارفم لەگە جەنابەت نەبووە بەس تەلەفۆنە قەتع بووە يعني هو تلفون قطع بو هالصولي زناب تناقم يعني شي تو ئەوەم جواب دایتەوە برادر دەنگەکە هەموو تەزیبە دیارەکە قەتع دەکەی نەک بچرا وە زۆر ئاسایە برا ئەو شتانە ڕوودەدا تەلەفۆنم بۆ کردی و قەتعت کردەوە ئێستا تەلەفۆن لۆ دەکەم باشە یان کەی وەختت دەوێت ئەو ڕۆسبێ ئەم تەلەفۆن لۆ دەکەم ئێزۆبە براکەمە تو نوێنەری پارتی لە بەغدای ینی ئەڵە دەبی کەسەکی دیار بی و کەوە بیر من پێم وایە هەتە ناوی خۆم نەگۆتە تو زۆر ئاسایی بی بەڵام ئێستاش نەچۆ بچی فەرموو ئێستا قسە دەکەی هاوڕێیان 3000 تەلەفۆنم بۆ کردەوە بڕوان پێ بکە ئەو ژێریە هەڵ ناگری تەنیا کەکە ناوەکەی منی زانێەوە یەک دووش کاکەی سوان پرسی یعنی بەڕاستی پارتی لە بەغدایە بەس خەریکی پۆستە قسە بریقەداران چێک ئەری چێ ڕۆژێک لە ڕۆژان جێگێ بوو لەسەر مەشروعەچ نیشتیمانی و ئەوانە بتەکەنە شەڕ وەراوەیە هیچ نییە ئەوە هیچ بابا ئەوەش هیچ بەڵام 2000 بارەگای لقی پێنجی پارتی سوستا چیان کرد ئەسڵەن چوون لەگە سەدر و لەگە مالیکی و لەگەر هەموو شێعەکان باوەشیان بەیە کرد تەحالوفی تلاتیان سیانیان کرد و لەگە مالیکی پێکەوە سەر و کۆماریان هەربژات ئەو مالیکی مەسعود بارزانی هەڕەشەی دەکرد وتی لەو پۆست وەربگری ئەلانی دەوڵەت دەکەم کەچ تەنسیقیان وێستۆ سۆتانەکەن بەڵام کوڕە هەژارێک دە گەنجی تووڕێی سلێمانی چوونە سەر بارگای لقی چاک بە گولە بارانیان کرد دەیان کەسیان بریندار کرد و شەید ڕێژوانیشان شەهید کرد ئەو گەنجەش کەش داوای لێبوردن دەکەم زمناکۆ
کاکەزم وەڵی پار بوو ئەو ساڵ تەلەفۆنی بۆ کردم زۆر تەئەسف دەخۆم نیوە مردیان کردیانە مرۆڤەشکە بەڵام ڕسمی وێنەی مەسعود و مەسرور بارزانانی لە بن پێیەکانیان بوو خاڵش کەس دەمی قسە بکەم لەبەرەوەی جواب نادەنەوە ئەی کاکە شاخەوان کوڕە ڕئیس جاشە هەموو تا کەرکووک دەزانێ بەنگین کرد ئەو ڕۆکردان دوێنەیە کردانەوە زیر کوڕ بابی سێ فەوجی هەبوو بەخۆی ڕەفیق حزبی و لە جامعەی مووسڵ هەموو دەمان ناسی ئەمە نزیکی وانە بەس مەشهوور بوونەوە باسیەکان نیە لەبەرەوەی لە ناو کورد لەو 1970 و 1970 بڕۆ بپرسن 1970 و ئەوان ئەم 1966 لێوە بووم باسیەکان هەموو پەنجەی دەست بووم بۆ زانیاریت بەدەگمەن بەسی و ڕەفیق حزبیمان هەبوو ئەو کاب وەزیرەی متەرجمەکە متەرجمە فەلاح مستەفاشە بوو ئەو باسێکی تۆخ نەبوو بەڵام ئینسانێکی ئینتیهازی بوو هەر لە دووشنان بوو ئەوەی وەش بانگینیان کردە وەزیر بەنمونە سێ جارە مەسعود بارزانی مەسعود پیاوەکی زەریفیت کە تا تێدانە بەس منداڵە جاشی ڕەوانی بەغدایە دەکەن یعنی ئینسان کوتاسف لەوە ناخۆ هەمووانێ زانکۆی مووسڵ بووین دەزانین چه ئازارێکمان دەدیت چ ڕۆژگارێک بوو ماڵوێرانێک بوو لەنا ئەو هەموو بەسییانە و ئەو هەموو زەختە لە هەزاران تەڵەبەی کورد 2500 تەڵەبەی کورد ئێمزا نەچونە جێ شەعبی بڕوان پێ بکەن فەسڵ کران ئەو ساڵی ئەمە چون هەموو ئەوە نەبێت ئەوەندە بە مووقیف بوون ئەوانەش بەسی بوون ئەوانە بووینە وەزیر ئەوانەش هەموو ئەو بوونێ کاکە خەڵک خۆیتی بێ پرسیارتان لێ بکاتن و برێ ئەنگۆ چەند بە ناوی کوردەوە قسە دەکەن کە پڕی جاش و استقباراتان کردی جواب نادەنەوە دەترسن لەبەر ئەوەی دەزان ئەو پرسیارانی خەڵک نایکە ئێمە دەیکەین خاڵ لەسەر وشەدا دەنێن بۆ یەک هەموو دەترسێن هەر بۆ زانین سەدای تەلەفۆنی ئەوش بێت دشاشابیش باڵ دەکەمەوە بزانە کو قەپاتی کرد